هەر کاتێ دینەکەت ئیمانەکەت لە پێناوی ئەم چەند ڕۆژەی ژیانی دنیادا کەوتە مەترسیەوە ئامان نەکەی دینەکەت بە قوربانی ئەم چەند ڕۆژەی ژیانی دنیا مەکە. تخوا لە پێناوی ئەوەدا ژیانی خۆت خۆش بێ، توخوا ژیانی خەڵک تێک مەدە، غەژ مەکە، دەستبڕ مەبە، تەزویرچی مەبە، ناپاک مەبە، شتی خراپ بە خەڵک مەفرۆشە، شتی خراپ لە دەروی وڵات مەهێنە، هەر بگاتە دوکانەکە و کابرا نەگەێنێتەوە ماڵەوە سوتاوە. ئەمە بۆ ئەوەی ژیانی خۆت ئاوەدان بێ، ماڵەکەی خۆت چراخان بێت، خۆ ماڵی خەڵک تاریک مەکە، بۆی کۆشکەکەی تۆ بەرز بێ، خەڵک مەکە بە ناخی زەویدا، بۆ ئەوی تۆ سفرەکەت ڕازداوە بێ، خەڵک برسی مەکە، بۆ ئەوی تۆ تەندروست باش بی، خەڵکی تووشی نەخۆشی مەکە. ئەمە داگا لێ بێ. دخوا ژیانە گەیشتە سەرەوەی بڵندیت، تێریت، کۆشک و تەلارت لەسەر مافی خەڵکانی تر بێ، ئەمەیان مەکە، ئاگەل لە ئەمەیان بێ. کەس لەسەر ئەم کەمە ژیانەی دنیا مەکوژە، حەیفە لەسەر مەترێک عەرز مرۆڤێک کوژرێ، زۆر حەیفە. ئیسلام دەفەرمێ با ژیانێکی جوانەتەوێ، بەس ئاگال لێبێ مرۆڤی مەکە بە قوربانی. هیچ شتێک لەوە گەورەتر نییە کە مرۆڤێک خوا پەناماندا لەسەر ماڵی دنیا کوژرێ بەدەستی تۆ. چونکە ڕۆژێک تێدەگەی ئەم ژیانی دنیاە لەهون وەلەعیبون. سوبحان الله، قورئان چەند وردە. وەڵڵاهی ڕۆژێک لە ژیانی دنیا تێدەگەی کە ئەمەی ئێمە کار و کەسابەتمان، هەوڵمان، ماندووبوونمان ڕۆژێ وەکو خانووچکەی منداڵان وایە. ئەها بەڕێزان دیقەت بدە، زۆر جار خانوویەک زۆر بە تامەزرۆییەوە دەکەی، زۆر خانوویەک بە تامەزرۆییەوە دەکەی، ئەڵێ بەڕاستی بەس بچمەنەوە ئەو خانووەوە، لە فڵان گەڕەکە، لە فڵان سیتیە خانوویەکم بۆ بکردرە ئیتر بەسمە. سوبحان الله، بچۆ ناویەوە کاکە ئاواتەکە دێتە جێ، بڕوا کەس 4-5 ساڵ 10 ساڵ تێیدا بە هەل لە خۆتەوە هەز بە بێتاقەتی دەکەی، هەز دەکەی وەکو ئەو دوو منداڵی کە یاریان دەکرد، خانووچکەیەکیان دروست کرد و شەڕیان لەسەر دەکرد، کەچی ئێستا دووچیان بەجێ دێڵن. ئەها چەند جار خانووچکە مناڵان لەو دەشتە بە تایبەتی لە لادیەکانی خۆمان دابینیوە، یاریەکەیان بەجێ هێشتۆ هیچیان نایانەوێ، وەڵڵاهی لە خانووەکەەوە ڕست دەبی. ئاواتت ئەوە بوو لە ژیانە ئۆتۆمبیلێکی باشت هەبێ. سبحان الله، سەیری دەکەی ئۆتۆمبیلەکەت هەیە، کەچی هەر ئۆتۆمبیلی چەند خوازیاری بۆی ڕۆژێ لێیوە ڕست دەبی، وەکو یاری منداڵەکە. ئەم ڕیزە دوکانم هەبوویایە، پارێکی زۆرم هەبوویە، زۆر دەوڵەمەندم بینیوە، وەڵڵاهی زۆری پارە هەیە، کەچی سبحان الله لە ژیان بێزارە، لە ژیانە دڵی خۆش نییە، مەگەر ئەوەندەی بێتە مزگەوت دڵی بکرێتەوە، بەڵام بەداخەوە چێژی لێ ناکەی. یعنی ئیسلام پێمان دەڵێ ئاگال لێبێ ژیانی دنیا هەدەفی ئەساسی نەبێ، ئەمەد لەبیر بێ، وأن الدار الآخرة لهي الحيوان. ژیانە جوانەکەی دنیا نەکەی بە قوربانی ئەم ژیانە ئەساسی قیامەتکەی، ئەمە ژیانی ڕاستەقینەیە. وأن الدار الآخرة، ژیانی کۆتایی کە قیامەتە، لهي الحيوان، ئەوە ژیانی ڕاستەقینەیە. بەڕێزان، کە پرسیوتە الحیات چییە لەگەڵ الحەیەوانە، الحیات باسم کردی ئەو ژیانەیە، ژیان بێ نەک مەعیشەت، ژیان بێ نەک زیندوو بوون، بەڵام الحەیەوان زۆر لە الحیاتیش گەورەترە. يعني الحياة الحقيقية السرمدية التي لا تفنى، ژیانێکی ڕاستەقینەی بەردەوام کە بێکۆتاییە و مردنی بە شوێنانایە. ژیانێک نەخۆشی تێدا نییە، پیربوونی تێدا نییە، هەژارکەوتنی تێدا نییە، مردنی تێدا نییە. ئەمانە ژیانت تاڵ دەکەن لە دنیادا. لەم ژیانی دنیادا چەندە ژیانت خۆش بێ، هەر دەترسی نەخۆشکەوی، لە چەند دەوڵەمەندبی لە هەژاری دەترسی، زیاتر دەترسی، چەندە خانۆکەت خۆش بێ لەوە ترسی بوومە لەرزەیەک بەستە تا بڕوخێنێ. کاکە لە هیچت کەم نەبێ خۆ یەقینت هەیە ڕۆژێ بە مردن کۆتایی پێدێ، هەر ئەبێ بمری و ماڵەکە لەگەڵ تا نایەتە ناو قەبرەکەەوە، تۆ دەبن، تۆ سارەکەت بەجێ دێڵی، سارەکەش لەگەڵا ناخەنە قەبرەکەەوە. هیچ کەسێکتان بینیوە تخوا بەڕێزان 250 تەبعی دۆلارێک 100 دۆلاری لەگەڵ خانە قەبرەکەەوە نەبەخوا، هەمووی بێک ئەو کفنەی کە لەبەرمان دەکەن گیرفانی پێوە نییە، ها بۆ گیرفانی نییە، هیچی نییە، هیچ لەگەڵ خۆ نابێ، هەمووی بەجێ دێڵی. بەڵام قیامەت الحەیەوانە، ئەوە ژیانێکی ئەسڵیە، ئەوە ژیانێکی ڕاستەقینەی بەردەوامی بێکۆتایە. وەڵڵاهی بەڕێزان، تەواوی کێشەکانی مرۆڤ وەکو تاکە کەس، وەکو ناو خێزانەکەی، وەکو حکوومەتەکان، وەکو بەرپرسەکانی وڵات، ئەوەیە چاویان تەنها ئەم ژیانە کورتەی دنیا دەبینێت. بەخوا ژیانی تاک، خێزان، حکومەت، بەرپرسان، دەوڵەتەکان هەمووی ئەوەیە، بەس چاومانی یەک شوێن دەبینێ، ئەویش ئەم چەند ڕۆژ و ساڵی مای ساڵ دنیاە. نە، خوا دەفەرمێ باش ژیانی دنیات خۆش بێ، حەیات بێ، بەڵام ئاگاد لێبێ لەمە گەورەتر هەیە، ئاگادار بە الحەیەوان هەیە.
کە زۆر گەورەتر و باڵاترە کە نەبراوەیە ئەوش ئەلحەیەوانە کە ژیانی هەمیشەی قیامەتە. ئەگەر ئینسان بەردەوام چاویشی لەسەر قیامەت بێ هەوڵ دەبا دنیات خۆش بێ بەڵام قیامەت لەیان نەکەی. بەخوا ئینسان ئەگەر چەندە دەوڵەمەند بێ چەندە پارەدار بێ چەندە پلەدار بێ ئەگە قیامەتی لەبیر بێ بغڕا نابێ. بەخوا دەوڵەمەندێکی سەرکەش نابێ وەڵڵاهی بەرپرسێکی بێ ڕەحم نابێ مەسئولێکی دز و گەندەڵ نابێ ئەڵێ دنیا هەروە ڕۆشن نابێ خوا بەشی خۆمی داوامێ لەم دنیا بە ئاگام لە فەقیر و هەژاریش بێ ئاگام لە لێپرسینەوەی خوا بێ ها بغڕا نابی تەکەبور لێ نادەی ماڵی خۆت و خەڵک وێران ناکەی. ئەگەر هەژار بی ئەگەر نەدار بی ئەگەر ژیرفان بەتاڵ بی کە چاول لەسەر قیامەت بوو چۆک دانادەی ئەژنۆ ناشکێ ڕەشبین نابی مەویز نابی ناڵی ژیانم هەمووی وەکو لە مەرجی بردەسەر ناخوای پەروەردگار مهم وایە لە تەمەڵی خۆمە هەژار نیم بەخوا کەسابەتم کردووە ئەوەندەی توانا هەبوو بێ هەوڵم داوە پەلاماری هەموو دەرگای حەڵاڵم دا وەڵام لە حرامم نەدا لەبەر خاتی تۆ وەی سنووری شەرعەکە نەبەزیێنم یا ڕەبی خوای گەورە بەڵام تۆ ئەمەندە دۆکو تاقیکردنەوە بە من بەخشیوە بەڵام خۆ قیامەت هەیە هاکە چاول لەسەر قیامەت بوو یەکسەر ئارامی بە دڵ و دەروون تا دێ بێ قەناعەت نابی چاول لە ماڵی ئەم و ئەوە نابێ وانە خۆت بە بەدبەخت نازانی ناڵێ ئەم ژیانەت خۆخۆشیم تیا نەبینی هەیە حتا دەمری هەر کرێتیە دەڵە بەس ڕۆژێ لە خانی خۆمان بمایە ئەی خۆ قیامەت هەیە من کۆشکەکانی بەهەشتم هەیە ئەگەر لە دنیادا بەس دە خێمە شابوو بەم دوای ئەوەی تەواوی هەوڵ و ماندووبوونیم بە حەڵاڵی داوەخوا ئەمەندەی بە تاقیکردنەوەی خۆی پێبەخشیوەم دیارە ئەمە بۆ من باشە بەڵام خۆ بەهەش هەیە کۆشکەکانی بەهەش هەیە باخەکانی بەهەشت هەیە من لە دنیادا باخم نەبوو مەزرعەم نەبوو بەڵام باخەکانی بەهەشتم هەیە جۆگە و ڕووباری بەهەشتم هەیە ئەم بەهەشتەش کە قەت کۆتایی پێ نایە هەموو دەوڵەمەندەکان دەترسن هەژارکەون هەموو لە شساغەکان دەترسن نەخۆشکەون هەموو پلەدارەکان دڵنیا بن ڕۆژە ئەو کورسی و مێزە و ئەو مۆرە و ئیمزای بەجێ دێڵن حەقیقەتە لەو کانە یەدوم لیغەیریکە ما وەصەلە ئیلەیکە کاکی مەسوول ئەگەر ئەم کورسی و کولێرەیە ئەم پۆست و پلەیە بۆ غەیری ئەوەی بۆ ئەوەی پێشتۆ وەفای ببوویایە بەخوای ئێستا تۆ لەسەریدا نەدەنیشتی بۆ تۆش وەفای نابێت تۆش دەڕۆی بۆ یەکێکیکەی بەجێ دێڵی بەڵام گرنگ ئەوەیە قیامەتن نەدۆڕێنی ئەگەر ئێرەم خۆشە با خۆشیەکەم بەردەوام بێ بۆی لە قیامەتە هەتا لە خۆشی دابم ئەگەر ئێرەم ناڕەحەتە مەویز نابم ڕەشبین نابم بە ئومێدی خوای پەروەردگار ئینشاءڵڵا قیامەتم ئاوەدانە